یعنی مەمنونین خۆبەخشیمان دەستکەوێت. چەمچەماڵ شارێکی شارۆچکەیەکی گەورەیە بەڕاستی، بەڵام بەداخەوە هەرچەندە دانیشتوانەکەی گەورەی و تا بێ گەورەتریشە بێتەوە هیچ خزمەتگوزاری نییە و بە تایبەتی لە ڕووی تەندروستیەوە. هەموو نەخۆشخانەکانی کێشەیان هەیە، جیهازیان نییە و کارمەندیان کەمە، بە تایبەتی بۆ مناڵان. زۆر پێویستمان لەم سنوورەیە پێویستیمان بە نەخۆشخانەی مناڵان هەیە، بە تایبەتی بۆ مناڵانی کە تازە لە دایکە بن و نەوەکامن. لێرە دایکێک کە مناڵێکی نەوەکامی ئەبێ یەکسەر بچێتە سنووری سلێمانی یان کەرکووک. جگە لەوەی زۆر پێویستیمان بە نەخۆشخانەیە، دوای ئەوەش کارمەندێ زۆرمان هەیە، دەرچووی دانەمەزراوی زۆرمان هەیە لە بەشی تەندروستی. سنووری چەمچەماڵ خۆی پەرستاری لێیە، پەرستاریمان هەیە، شیکاریمان هەیە، هەموو بەشەکانمان هەیە. بەڵام بەداخەوە تەنانەت بۆ خۆبەخشی پێویستیمان بە واستەیە، ئەوەشمان دەست ناکەوێت، یعنی مەمنونین خۆبەخشیمان دەستکەوێت.